دانوستانەکانی نێوان ئێران و ئەمریکا لە ئیسلامابادی پایتەختی پاکستان هەرزوو هەرەسی هێنا و دیار نییە ناوچەکە بەرەو کوێ دەڕوات. شاندی واشنتۆن بە سەرۆکاتی جەیدی ڤانس جێگری سەرۆکی ئەمریکا هەوڵیدا لە ڕێگای کۆتا پێشنیار و بەکارهێنانی زمانی هەڕەشە مەرجەکانی واشنتۆن بسەپێنێت، بەڵام تاران ئەمەی وەک هەوڵێک بۆ ڕادەستکردنی سەروەری و لێسەندنەوەی کارتە بەهێزەکانی خۆی بینی. ئەم گەڕەی گفتوگۆکان ئەگەر دوایین گەڕ نەبێت، زیاتر لەوەی هەوڵێک بن بۆ گەیشتن بە چارەسەرێکی مامناوەند، گۆڕەپانی نیشاندانی هێز و تاقیکردنەوەی ئیرادەکان بوون لە ژوورە داخراوەکاندا، کاتەیدا دیبلۆماتی لە بەردەم بنبەستێکی ململانەی مێژوویدا ڕاوەستاوە کە شیکاری بارودۆخەکە نیشانی دەدات جەنگە مەیدانیەکەی نێوان هەردوو لا بۆ سەر مێزی گفتوگۆ گوازراوەتەوە. واشنتۆن باز لە تێکشکاندنی دامەزراوە ئەتۆمیەکانی ئێران دەکات وەک کارتێکی فشار بۆ ناچارکردنی تاران، بەڵام لایەنی ئێرانی سوورە لەسەرەوەی پرۆگرامە ئەتۆمیەکەی و هەیمەنە هەرێمیەکەی مافێکی استراتیژیە و نابێت لە ژێر هەڕەشەی سەربازیدا دەست بەرداری بێت. ئەم بنبەستە استراتیژیە لەوەوە سەرچاوە دەگرێت کە ئەمریکا دەیەوێت بەبێ پێدانی هیچ گەرەنتێکی ڕاستەقینەی ئابووری یان قەرەبووکردنەوەی زیانەکان، ئێران ناچار بە پاشەکشە بکات و گەروی هورمز بکاتەوە. لە بەرامبەردا ئێران دەزانێت کشانەوە لەم دۆخەدا بەواتای لە دەستدانی هەموو کارتەکانێتی، بە تایبەت کاتێک باس لە کۆنتڕۆڵی گەروی هورمز و کاریگەریەکانی لەسەر ئاسایشی وزەی جیهان دەکرێت. ئەوەی لە لێدوانەکانی جەیدی ڤانس جێگری سەرۆکی ئەمریکادا بەدی دەکرێت جۆرێک لە شکستی دیبلۆماسیە کە بە زمانی هەڕەشەدا پۆشراوە. واشنتۆن باز لە نیەتی باش دەکات، بەڵام هاوکات مەرجی قبولکردن یان شەڕ پێشنیاز دەکات. ئەمەش نیشانەی ئەوەیە کە ئیدارەی ترامپ دەیەوێت لە ڕێگەی فشارەوە ئەنجامەکان یەکلایی بکاتەوە، نەک لە ڕێگەی لێکتێگەیشتنی هاوبەش. بەڵام ئێران لەسەر زاری وەزیری پێشووی دەرەوەیەوە دەڵێ مەرجی من و مەرجی تۆ لەگەڵ ئێران نایخوات. لە بەرامبەردا تاران داوای هەڵگرتنی سزابووریەکان و ئازادکردنی داراییە بلۆکراوەکانی دەکات کە لای ئەمریکا وەک داواکاری ناژیرانە دەبینرێت. ئەم جیاوازیە قوڵە لە تێڕوانینەکان دەیسەلمێنێت کە متمانە لە نێوان هەردوو لادا گەشتوتە نزمترین ئاست و هیچ لایەکیان ئامادە نین یەکەم هەنگاوی پاشەکشە بنێن. ئەمە شوای کردووە ئاسۆی هەر ڕێکەوتنێک لە داهاتوویەکی نزیکدا زۆر لێڵ و تەموو مژاوی بێت، بە تایبەت کە ئێران هیچ متمانەیەکی بە واشنتۆن نەماوە. لە ئێستادا داهاتووی ئەم کێبڕکێ لە نێوان سێ سیناریۆی سەرەکیدا دەخولێتەوە کە یەکەمیان سیناریۆی پەرەسەندنی سەربازیە، تێیدا دوای کۆتایی هاتنی ئاگربەستە کاتێکە ئەمریکا دەست بکاتەوە بە هێرشە چڕەکانی و ئێران بە داخستنی گەروی هورمز و بەکارهێنانی گروپە هاوپەیمانەکانی وەڵام بداتەوە. دووەم سیناریۆی جەنگی ساردی درێژخایەن کە تێیدا نە جەنگی گشتگیر ڕوودەدات و نە ڕێکەوتنی سیاسی، بەڵکو جۆرێک لە بەڕێوەبردننی قەیران و فشاری ئابووری بەردەوام دەبێت. سیناریۆی سێمیش دانوستانی ناچاری لە ژێراگردا کە تێیدا هەردوو لا دوای گەڕێکی دیکەی پێکدادان ناچار دەبن بە مەرجی نەرمتر بۆ سەرمێزی گفتوگۆ بگەڕێنەوە. بە پێی ئاماژەکانی دوای کۆبوونەوەکە ئیسلاماباد، ناوچەکە ئێستا لە هەموو کاتێک زیاتر لە سیناریۆی یەکەم نزیک بووەتەوە، مەگەرەوەی لە کاتژمێرەکانی داهاتوودا دەست پێشخەریەکی نوێی نێودەوڵەتی هاوسەنگیەکان بگۆڕێت.